ئەوڕۆ ئێمە لە پێش چاکسازی گەورانی هەولێرین کە هاتبووین سەعاددا مەوعدمان هەبوو بۆ ئەوەی ئەوانەی کە مەحکومن بە عقوبەی ئیعدام بیان بینن لەگەڵیان دابنیشین چونکە پرۆسەیەکمان هەیە بە تایبەتی لە بۆ ئەو کەیسەی ئیعدام لە هەرێمی کوردستان تاکو وەچی دەستە ڕای خۆیان بگەینینە لایەنی پەیوەندیدار پاش ئەوەی دانیشین لەگەڵ چەند کەسێک کە عیلاقەی بە بابەتەکە هەیە وەچی داواکاری گشتی ئەنجومەنی دادوەری و شوێنی تر و هەروەها ویستمان دانیشین لەگەڵ ئەوانەی کە مەحکومن تاکو گوێیان لێ بگرین بزانین ئەوان چیان هەیە بۆ ئەوەی زیاتر دەوڵەمەند بیتن ئەو پرۆژەیە کە ئێمە هەمانەوە. پێشتر لە 19 مانگەوە ئێمە نووسراومان کردیتەوە بە فەرمی لە بۆ چاکسازی گەورانی هەولێر و هەروەها تەبعاً لە بۆ چاکسازی ژنانیش نووسراوێکی ترمان کردیتەوە بۆ ئەوەی ئەوڕۆ سەعاددا لە چاکسازی گەورانی هەولێر بین و ئەو کارەیە بکەین. بە تیلیفۆنیش بەڕێوبەری گشتی یاسایی و مافی مرۆڤ تیلیفۆنی کردیتەوە لەگەڵ بەڕێوبەری چاکسازی پێگوتیتەوە. بەڵام ئەوڕۆ کە هاتیم بەداخەوە هەر لە بیدایەت عرقەلە کرا بۆ ئەوەی ئێمە بچینە ژوورێ دوای ئەوە تیلیفۆن دەکەین تیلیفۆنمان وەڵام نادەنەوە دەڵێم لە 19 مانگەوە نووسراومان کردیتەوە لۆ بەڕێوبەرایەتی. طبعاً تیلیفۆنشم کرد لە بۆ بەڕێوبەری چاکسازیەکانی هەرێمی کوردستان ئەویش وەڵامی منێ نەدایەوە بۆ ئەوەی پێ بڵێم کە ڕێگەمان پێنادەن. بۆیە قەرارماندا کە ئەو پرس کۆنفرانسە لێرە بکەینەوە بۆ ئەوەی هەموو کەسێک لە هەرێم چونکە ئێمە وعدماندایە کە ئەو ئیشە بیکەینەوە. ڕۆژانە تیلیفۆنم بۆ دێتەوە بە شەخصی و تیلیفۆن لە بۆ برادەرەکانم کە ئەوانەی عقوبەی سێدارەیان هەیە انتیزار دەکەم بزان ئێمە گەیشتینە چێ لەو ئیشە. ئێمە بەردەوامین لە پرۆسەکەمان بەڵام ئایا تا چەند هاوکاریمان دەکرێتن لەلایەن کەسانی تر. بۆیە ئەو پرس کۆنفرانسەمان کردەوە تاکو خەڵکی هەرێم دڵنیا بکەینەوە کەوە ئێمە قەتمان دینابن قەت ناگەڕێنەوە لەسەر ئەو پلانە کە دانایتمان بۆ خزمەتکردنی خەڵک چونکەوەچی گۆتم وازبێکی ئەخلاقیە پێش ئەوەی ببیتە وازبێکی یاسایی.